ینێکی تر هەیە کە ئێمە زۆر قسەمان لەسەر کردووە ئەڵبەتە ئێمە پێشتر 3 جار نووسراومان بۆ کردووەوە ئێستاش لە دوا نووسراومانە لەم ڕۆژانەدا 4 جار نووسراومان بۆ کردنە ئەویش ئەوەیە لە پرۆژە نیشتەجێیەکانە لە کرین و فرۆشتنە پارەیەک وەرەگیرێ ئەم پارە وەرگرتنە نایاساییە من لێرە داوا لە خەڵکەکە ئەکەم هەر کەسێک پارەیان لێ وەرگرت لە پرۆژەکانە لە کرین و فرۆشتنی خانووە سکاڵای خۆی پێشکەشکاوە ئێمە لە ڕێگەی داواکاری گشتیەوە ئەتوانین مافەکەی وەرگرینەوە و کاری پێویستی بۆ بکەینەوە بتوانین ڕێگان نین حاڵەتی وا دروست بێ ئەڵبەتە ئێمە پێشتریش کارمان لەسەر کردووە بە پێی سکاڵاکانیان ئیشمان لەسەر کردەوە بەڵام لە ئێستاە دیارە بە شێوەیەکی باشتر کاری لەسەرەکەین بەسبەت حاڵەتی یەکەمەوە کە جەنابتەڵی چەند کەستان ناوە ئێمە ڕاستی ئەوەی کە لەسەرمان بۆ پێی یاسا بێ بگەڕێینەوە دادگاکان ئێمەش ئەوەی کە هەمان بووە ئەگەر هەر کەسی التزامی کرد بێت دیارە کەسێکی زۆر التزامی کردووە و پارەی گێڕاوەتەوە یا زۆرێک ئێمە ئەگەر تەدەخلی شخصیشمان کردووە کە پارەکانمان بۆ گەڕانەوە ئەوانیان کە نیان کرد بێت لە ڕاستیە ئێمە بۆمان بەرزکردنەوە بە داواکاری گشتی و چاوەڕوانی ئیجراعاتی داواکاری گشتین کە لەسەریان بکات